برا برزكم قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة. خواهي قورد فرم فيها أمبالي دزان زرر مندي قورة چيا؟ زرر مندي قورة أواننين كد پاريان زرر کرد، ماليان زرر کرد. زرر مندي قورة أويك خوي دورين روجي قيامت. خوي زرر کرد، خوي روجي قيامت دخليت ناو جهنم. بو خود بويت بۆ ئینسان پەنا بەخوا بگرێ وأن أقترف على نفسي سوءا. خوای گەورە من لەو کەسانە نەبم کە شەڕیان بۆ خودی خۆیان هەیە، شەڕی بۆ خۆی هەیە. کابرا غیبەت دەکەی شەڕەکەی بۆ خۆتەوە وا مەزانە. وەڵا لە مەجلیسێک دانیش بووم فڵانە کەس پۆرتیم شکاند، سووک و ڕیسوام کرد، داماوە گەورەترین زەرەرت لە خۆتدا. چەندێک باسی فڵانە کەست کرد، چەندێک بە حیسابی خۆت شکاندت بە ئەندازەی ئەوە حەسەنات و چاکەی تۆ بۆ ئەو دەڕوا بۆ ڕۆژی قیامەت. نەوەڵا گەورەترین چاکەت لەگەڵ کردو بۆ ڕۆژی قیامەت کە چاکە و حەسەناتیشت نەبێ بە ئەندازەی ئەوە گوناه و تاوانی ئەو کەسە بۆ تۆ دێت. ئێستا چیت کرد؟ زەرەرت لەودایە لە خۆتتدا، زەرەرت لە خۆتدا. چونکە ئێمە مامەڵە لەگەڵ ڕەب العالەمین دەکەین، عالم الغەیبی والشەهادە. وا مەزانە من بۆم هەڵکەوت ئەمڕۆزانی چیم پێ کرد، چیت پێ کرد؟ ئەوەی بە خەڵکی دەکەی بە خۆتت کرد و ئاگات لە خۆت نییە. ئەو زەرەرت لە خۆت داوە، بەڵام کەی بە خەبەر دەیتەوە بۆش خۆت دەیتەوە ڕۆژی قیامەت. ئەو کاتە زانین چیت بە خۆت کردەوە. خۆت دەست و زمانت نەدەوەستا لە غیبەتی خەڵک، لە بوهتانکردن بۆ خەڵک، لە جنێودان بە خەڵک، سوکایەتی کردن و تەشهیرکردن بە خەڵک نەدەوەستا، دەست و زمانت نەدەوەستا. وا دەزانی زۆر ئازایت. ئێستا وەرە سەیری بەرهەمەکەت و پەرێزەکەت کە بزانە چیت بۆ ماوەتەوە لە قیامەتدا. بۆیە لەو کەسانە نەبیت بەدەستی خۆیان ماڵی خۆیان کاول دەکەن، بەدەستی خۆیان زەرەر لە خۆیان دەدەن. اینجا دوعای دووەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فقرەی یەکەمی چی بوو؟ وأن أقترف على نفسي سوءا. خۆیان لەوانە نەبین کە زەرەر لە خۆیان دەدەن.